بنای خوای بخشندەی میهرەبان بینەرانی عزیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام سەلامی خوای گەورەتان سەربێ ئەزان لە دیدارێکی تایبەت لە نێو پیشانگای نێودەوڵەتی هەولێر کە 16هەمین ئەم ساڵەکە لە خزمەتی زۆر بەڕێز نووسەر و وەرجێر ڕێزار زامداری قادریدا دەبین بۆی کە ڕۆڵ و دەور و کاریگەری خوێندنەوە و هەروەها نووسین بەڕێزان وەکو نووسەر ئێمە قسە لەگەڵ دەکەین بۆی کە ئاخۆ پاڵنەرەکانی نووسین چین واروە ڕۆڵ و کاریگەری نووسین چین و خوێندەوار یان ئەو کەسێک کە دەخوێنێتەوە دەبێت شوێ بێ و هەروەها بۆ دەبێ لە ئێستاکە لەگەڵ بوونی ئەهم سەرچاو کتێبە خوێندنەوە کەم بێ. ئوستاز بەڕێز سڵاوی خوات لەبێت. سڵاوی خۆی گەورە جەنابیشتان یاخوا بەخێر بێن و پێخۆشحاڵن کە جارێکی دیگە بە خزمەت جەنابتشان دەمەوە. کاک زامداری قادری بەڕاستان ئەم وەکو نووسەر هەم وەکو وەرجێر سەرتا دەستپێک دەمێ ئەوە پرسم پیشانگای ئەو ساڵ ئەو کەسانێک کە ڕووی تێدەکەن وەکو خەڵکان بەگشتی و هەروە خوێنەر بە تایبەتی لەگەڵ ساڵانی ڕابردوو جیاوازێک هەیە؟ بسم الله الرحمن الرحيم وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم اللهم افتح علينا فتوح العارفين. طبعا پێشەچی دەستخۆشێکی زۆر بۆ جەنابت و بۆ هەموو ئەو ئازیزانەی کە گرنگی بە خوێندنەوە بە نووسین دەدەن. بەڕاستی پێشانگەی ئەو ساڵ گرنگیەکی زیاتری هەیە وەک لە ساڵانی ڕابردوو کە پێشانگای کتێب کراوەتەوە و ئەو ساڵ بەهۆی بوونی ئەو هەموو قەیرانە و بوونی ئەو هەموو نەبوونیە مادیە بەڵام سیر دەکەی کە خەڵکێکی یەکجار زۆر بۆ دیدانی کتێب هاتوون کتێب بکڕن و هاتوون دووبارە خۆیان شەحن بکەنەوە لەگەڵ کتێب بەڕاستیەوە مای ئەو پەڕی دڵخۆشیە مای ئەو پەڕی خۆشحاڵیە کە لەو سەردەمەی ئێستاکە تەکنۆلۆژیا باڵی کێشاوە بەسەر هەموو ماڵەکان و بەسەر هەموو عەقڵ و دەروونەکان بەڵام ئەلحەمدولیلا خەڵکێکەن ئێستاش وە دەبینی کە بە پەرۆشەوە بۆ بینینی کتێب هاتوون و کتێبیان خۆش دەوێت. پێت وایە ئەو قەڵەباڵەی کە ئێمە دەیبینین ئەمڕۆ خوێنەرش ئاوا زیادی کرد بێ لەگەڵ ساڵێن ڕابردوو لە کاتێک کە عەفوەن دەبینیت سۆشیال میدیا بە شێوەیەکی گشتی ینی خۆ جێ ئەو ناگرێتەوە کتێب بەڵام خوێندنەوە بەڵام ئیدی بۆریەک دەبینین ینی پێت وایە ئیدی خوێنەر زیاد بوو بێ؟ خۆی ساڵانە لەگەڵ بەرەو پێشچوونی ینی تەمەنی مرۆڤەکان و زانینی معریفەی زیاتر خەڵک تەواو ینی بۆی ڕوون دەبێتەوە کە گرنگی کتێب لەکوێدایە. یعنی الحەمدولیلا ئەو بابەتانە بەرەو پێش چوونە و خەڵکانێکی یەکجار زۆر هاتوونەتە پێشەوە و کەناڵەکانی ڕاگەیاندن و بەشێک لە ڕاگەیاندکاران کە بابەتەکانیان دیاری دەکەن یاخود دەستنیشانی دەکەن بە گرنگی خوێندنەوە و ئەو بابەتانە هەموو کاریگەری دروست دەکات لەسەر زۆربوونی خوێنەر بەڵێ ئەو ساڵ زۆر زیاترە ئەوەندەی کە لەگەڵ پارساڵ ئەوەندەی ئامارەکان دەری دەخەن بەڵێ زۆر زیاترە. بەڕەسان وەکو نووسەر خوێنەری بابەتە ئاینەکان زیاترین یاخۆت زانستەکانی تر؟ خۆی کێشەی هەموو ساڵی ئەمە لە پێشەنگاکان ئەوەیە کە ئەوانەی خوێنەری غەیرە دینن و خوێنەری ئاینی نین گلەی ئەوە دەکەن کە زۆربەی هەرە زۆری خوێنەرەکان خوێنەری ئاینین. الحەمدولیلا ئەوە فەزڵ و گەورەی خوای گەورەیە و فەزڵ و گەورەی ئیسلام و هەموو کتوبە سەماویەکانە کە هەموو لایەک بۆ لەو ئاین ڕادەچێشن لەبەر ئەوەی خۆ دەزانی و جەنابیشت لەلات ڕوونە کە زۆربەی هەرە زۆری ئەو پەیامە ئاشتیانەی کە لە دنیا هەن پەیامی ئایندارانە و الحەمدولیلا ئاینی پیرۆزی ئیسلامیش زۆرترین پشتی بەبەرکەوتووە و لە زۆرترین خوێنەریش کە خەڵک پێوە پابەندە و پێوە مرتاحە کتێبە ئاینیەکانن چونکە سەلامەترینن چونکە ڕۆشنفکرترینن چونکە دەتوانم بڵێم چاوکراوەترین کتێبەکانن کە لەو سەردەمەی ئێستاکە مرۆڤ بێوێ بیکاتە گۆچانێک و پێوە بڕوە. دەکرێت بڵێن بۆن منە خەڵک ڕووی لە دینە و تێنی بابەتە شەرعی و دینیەکانە یان ئەوە تا چ هۆکارشترێکەوە دەکەن؟ مامۆستا دوو هۆکار دەگرێتەوە. یەکەمینیان ئەمە مرۆڤانێکی بە فیترەت پابەندین ینی مرۆڤانێکی پابەندین مرۆڤی پابەندیش خۆ دەزانی چەند وەکو بڵێ پایەیەکی هەیە کاتێک ئەو پایانە ینی بەردەستە دەکات یەک لە پایەکانی بریتە لە شارەزابوون لەو شتێک کە هەیەی بۆی شارەزابوون لە دینی خۆی دەکاتە یەکەم پایە بۆ ئەوەی خوێنەرەکان زیاتر بێ بۆی هەڵ کەسێک مەسەلەن پابەندی ئاین بێ دەوێت ئاینەکەی خۆی بەرەو پێش بباتن و پابەندی زیاتر بنوێنیتر بۆیە زیاتر دەخوێنێتەوە. پابەندی دووەم ڕێگای دووەم عەفوەن کە گرینگە ئەوەیە ئێستا منطقیترین و بتوانم بڵێم هۆشمەندترین بیرۆکە و ئەندێشە کە لە سەرزەمینی ئێستا هەبێ بیرۆکەی کتێبە ئاینیەکانە
چونکە کتێبە ئاینیەکان مرۆڤێکی تەندروست دروست دەکەن ئەگەر کۆمەلگایەک بێ کۆمەلگایکی تەندروست دروست ببێ پێویستی بە کتێبە ئاینیەکان دەبێتن بۆیە ناچارە ئەوە هەموو کۆمەلگاکانی دیکەش چاو لەو بکەن کە کتێبە ئاینیەکان بخەنە پێشچاو بردیدەی هەموو خوێنەرە. پێت وایە بۆ نمونە خوێندنەوە بەدیلی هەبێ؟ بڕوا ناکەم قەت خوێندنەوە بەدیلی هەبێتن. ڕاستە گوێگرتنی شەندێک کات گرنگی هەیە بەڵام قەت هیچ شتێک وەکو خوێندنەوە نییە چونکە ئەگەر دقە ئاینیەکان تەماشا بکەن یەکەم فەرمایشت کە ڕەب العالەمین لە بۆ خۆشەویستی نارد صلی الله عليه وسلم ئیقرا بوو هیچی بابەت هیچی وەکو دەڵێ هیچی ئەمرێکی دیکەی پێ نەکرا یعنی وەکو یەک لە عاریفان دەفەرمی ئەگەر پێیان نەگوت بە ئیقرا یەکەم ئەمر نەبایە هەرگیز دەستم بە هیچ شتێک نەدەکەت بۆ خوێندنەوە بەڵام مادەم ئەمری ئیلاهیە ئێمەش سەمع و تاعی دەکەین بۆیە خوێندنەوە هیچ شتێک بڕوا ناکەم یعنی خوێندنەوە پێت وایە دەرچەیەکە میفتاحێکە کلیلێکە بۆ کردنەوەی هەم دەرگا خێرەکان ڕۆشنبیری فکریەکان بە دڵنیاییەوە چونکە معلومی جەنابتە ئێستا ئەو تەکنۆلۆژیایی کە ئێستا هەیە ئەو هۆشمەندی و ئەو ڕۆشن فکریە کە ئێستا هەیە کلیلی سەرەکی و سەرچاوی سەرەکی بیرتێ لە کتێبەکان چوە ئەوەی کە تاکە سەرچاوی زانین بێتن کە لە کۆنەوە بەجێما بێت تاکو ئێستا نەدەنگە نەڕەنگە ئەوە نە هیچ مرۆڤەکانن بەڵکو کتێبەکانن ماونەتەوە ئەگەر کەسێک بێتن لە پێشە خۆیڕە لە مێژووی خۆیڕە بزانێ پێویستی بە کتێب دەبێتن بۆیە کتێب دەبێتە سەرچاوی سەرچی بۆ زانین و معریفەکان. بەڵێ کاک زامدار بەڕێستان خاوەنی ئەو بەرهەمانن دەکرێت پێم بڵێ ئەوانەی کە دەنووسن دەتوانن پەیامەکانی خۆیان بنووسین بگەێنن ئەوە یەک دوو چێن ئەوانەی کە چۆن دەڵێ مۆڵەتیان هەیە کە بنووسن. بەڵێ تەوان نووسین ئەرکێک و دەتوانم بڵێم ئەمانەتێکیش یەکجار گەورەیە لەسەر شانی هەر کەسێک ئەگەر بیەوێ بینووسێ بۆیە دەتوانم بڵێم گرنگترین شت لێرە کە نووسەر دەوێت بیگەێنێ بریتێ لەو زانینی هەبوونی ئەو ئەمانەتێک کە لەسەرەتی من کاتێک دەزانم کۆمەڵێک شت زەرورە بۆ خەڵکی ئێستا بۆ گەنجی ئێستا بۆ خوێنەری ئێستا و دەشی زانم و نەیگەێنم لە دوا ڕۆژدا بەرپرسیار دەبم وەکو ئاینەکەم کە فەرمانم پێ دەکا بۆیە ئەوانەی کە دەنووسرێت هەر هەمویان ئەو ئەمانەتەن کە لە کەسی خوێن نووسەر یاخود ئەو کەسێک کە وەردەگەڕێت دەوێت بە خەڵکەکەی خۆی بگەێنێتن. پرسیاری دووەم مامۆستا ئەو کەسێک کە دەنووسی ینی مۆڵەتی دەبێت چی بۆی کە بنووسیانی چ ئاستێک بێ یەکەمینیان بریتە لە ینی من بۆ لای خۆمەوە یانێ یەکەمینیان سەدقی هەبێ مامۆستا ینی ئەگەر کەسێک سەدقی نەبێ دەبێت مۆڵەتی سەدقی لە خۆیەوە هەبێ ینی ئایا ئەو کەسە ڕاستگۆ یان ڕاستگۆ نییە دوو ئایا بەرژەوەندی خوازیان بەرژەوەندی خواز ئامانزدارە لە ئامانزدارە ئامانزدار نییە. چوارەم شت ئەوەیە ئایا داهاتووی ئەو نووسینانە بەرەو کوێ دەگا و قازانجی ئەو نووسینانە بەرەو کوێ دەگا بۆیە کەسێک ئەگەر دەیەوێتن ینی لە نووسیندا گرنگجێکی ئەو تۆ بە نووسینەکانی ببەخشێ من هەموو جار دەڵێم سەدق لە هەر هەمویان ئەساسترا ینی ڕاستگۆیی لەگەڵ خۆی لەگەڵ ئەو بیر و باوەڕە هەیەی و داهاتووشی ببینێت. خوێندنەوە دەتوانی کەسەکان بگۆڕی مامۆستا بە دڵنیاییەوە بە دڵنیاییەوە مرۆڤەکان چونکە دەڵێن هەندێک خوو هەیە ها لە کورداڵی دەڵێن خوو شیری هەتا پیری ینی پێت وایە کەسێکە ڕۆشن فکر و ڕۆشن بیر بوو نەتوانی ئەو خاڵە سیلبانی لە خۆی داهن وەریجێڕێ مامۆستا کتێب دەستنیشانکردنی ئەو خاڵانەیە ئێمە زۆر جار لە تاقیگا کەسێک کە تووشی نەخۆشیەک دەبێ دەی کۆمەڵێک تاقیکردنەوەی پێ دەکەن من دەیبەنە بەر فلتەرێک یاخود دەیبەنە بەر ئەشیعەیەک یاخود دەیبەنە شوێنێکی وا کە نەخۆشیەکان دەستنیشان بکاتن پێ دەڵێن دەستنیشانکردنی نەخۆشیەکان شیکاری نەخۆشیەکان دەکاتن بەڵام کتێبەکان هەمان ئەو کارە دەکەن کە شیکاریەکان دەیکەن پێت دەڵێ ئەم بەبێ دەنجی تەبعاً بەبێ ئەوەی هاوارکە لەسەرت بەبێ ئەوەی کە زۆرت لێ بکە پێت دەڵێ ئەو نەخۆشیانە لە جەنابت هەیە تووڕەبوونە بێسەبریە بێتەحامولیە فلانە فلان هەرچیە ئەوەش ڕێگاکانە ئەوەش حەلەکەیتی ئەوەش چارەسەرەکەیتی بۆی دەتوانین بڵێن کتێب زۆر بە ئاسانی زۆر بەبێ دەنجی دەتوانێت چارەسەر بکە بەبێ ئەوەی هەستی پێ بکەیت بۆیە لە کۆنیشەوەتراوە باشترین هاوڕێی بێدەنگ کتێبە. بەڵێ بەڕستان سەڕای ئەوەی کە دەستی نووسینتان هەیە وەردەژێڕن بەڵام شکر خوێنێشتان زۆرە دەکرێت پێم بڵێ هەموو کەسێک ئەوەی کە دەوێت بخوێنیتەوە ینی چۆن بزانی کامی دەخوێنیت و لە بۆ ئەو بە کەلێک دێ کتێبەکان زۆرن دەنگ و ڕەنگەکان زۆرن ئەمن چ هەڵبژێرن بۆی کا ینی چ پێوەرەکەی بۆی
بڵێ فلانە بابەت هەڵبژێری بخوێنەوە. مامۆستا طبعا یەک لە بنەمایە سەرچەکانی خوێندنەوە بریتێ لە ئازادی، یعنی مرۆڤ ئازادە لەوەی چی هەڵدەبژێرێ و ئازادە لەوەی کە چی بەکاردێنێ و ئازادە لەوەش کە چی دەنووسێ. بە خۆشحاڵیەوە ئێستا وەزەم هیچ سانسۆرێک نییە لەسەر ئەوەی کە خەڵک بیەوێ چی بخوێنێتەوە یا خەڵکی نەخوێنێتەوە، بەڵام ئێمە وەکو خوێنەران مەسەلەن من وەکو کەسێکی خوێنەر بەتایبەت من زیاتر لەو بابەتە دەخوێنمەوە کە پێویستمە، ئەنی دەتوانم بڵێم لەو بابەتە دەخوێنمەوە کە پێویستم. بنمونە من پێویستم بە خوێندنەوەی مێژووی خۆم هەیە، باشە مێژووی کوردستان، مێژووی ئاینەکەم، مێژووی ئەو شوێنەی کە لی دەژیم، دەبێ بگەڕێن بەو سەرچاوانەی کە لەو کتێبەدا هەن، یعنی لەو شوێنەدا باس کراون و لەو شتانە بخوێنمەوە کە پەیوەستدارن بەو بابەتە. بەڵام خوێندنەوە بە گوێرەی تەمەنەکانیش پۆلێن دەکرێتن، یعنی کۆمەڵێک بابەتمان هەیە، مەسەلەن بابەتە فەلسەفیەکان، بابەتە کەلامیەکان، بابەتە عەقەدیەکان بۆ تەمەنێک نییە، یعنی کە مەسەلەن کە لە خوار 18 ساڵ یاخود کەمتر بێ بتوانێت بخوێنێتەوە، لەبەر ئەوەی فەهم و تێگەیشتنی ئەو کەسە وەکو بڵێ تااقەتی وەرگرتنی ئەو بابەتە زەخم و قورسانەی نییە. هێندێک کتێبمان هەن ئێمە کتێبەکان فکرین، بەڵام فکرەکان لەگەڵ ئیسلام یەک ناگرێتەوە. پێ دوایە ینی ئەو هەندێک ئەو کتابانە ببێتە ما ئەو کەسەکان لا ڕێبکە لایەن بدا. بەڵێ جا وە چش بکەین بۆی کە ئەمە ئەو کتابە نەخینەوە کە سلبیاتی بێ لە سەرمان. خۆی ئەمە باشترین شت بریتە خی گەورە لە قورئانە فەرمووی فەسئەلوا ئەهلە الذیکر ئین کونتم لا تعلمون. ئەگەر شتێک کە نەتانزانی، ینی نەتانزانی کە چی لێ باشە، بڕۆن لە ئەهلی تەخەسوس، لە ئەهلی بابەتەکان بپرسن کە ئایا ئەو کەسە و ئایا کامە کتێب باشترە لەو بابەتانە. بۆیە پرس و ڕاوێژکردن بە مامۆسایانی گەورە لەو بابەتانەی کە فکرن بەڕاستی زۆر زەرورە. یعنی من دەتوانم کتێبێک ئیستیعاب بکەم بە ماوەی 2 ڕۆژ، بەڵام ڕەنگە جەنابەت بە 1 ڕۆژ بتوانی یەکسەر هەڵی مژی. بۆیە ئاسانتر ئەوەیە من لە جەنابەت بپرسم ئایا ئەو کتێبە باشە یان کتێبە باش نییە. دوو ئایا خوێندنەوەی و ینی ڕێی خەڵکانی دیکە وەربگرم لەو بابەتە، ئایا چەند کەس بەو کتێبە گومڕا بووە، ئایا چەند کەس بەو کتێبە هیدایەتی وەرگرتووە، ئایا چەند کەس بەو کتێبە ئیمانی بەرز بۆتەوە، ئایا چەند کەس بەو کتێبە ئیمانی لاواز بووە، ینی سلبیات و ئیجابیاتەکان لە کتێبەکان وەربگیرێ و ڕاوێژ بە خەڵکی شارەزا بکرێ، زۆر بە ئاسانتر دەتوانرێ ینی لاڕێ نەبین، نەتوانین بکەوینە ئەو ینی بکەوینە ئەو چاڵانەی کە بەڕاستی لە ئێستا کە زۆر بووە لە ڕووی فکرەوە کە دەیانەوێت گەنجەکان بەلاڕێدا بن و بیانەوەی بە ناونیشانی با قوبریق و هەڵیان بخەڵەتێن. بەڵێ ڕنگدانەوەی کتێب بە شێوەیەکی گشتی دەتوانی کەسەکان دروست بکە، ئەو کەسێک کە خوێنەرە بە دڵنیاییەوە، چونکە لەبەر ئەوەی جنابەت باش دەزانی کەسێک کە 12 ساڵی خوێندن تێپەڕکا پێویستی بە کتێبەکان دەبێت، ئاواژ لە ژیانی خۆیدا پێویستی بەو کتێبانە دەبێت بۆ زانینی کۆمەڵێک تەجروبە، چونکە جنابەت دەزانی ئێمە تەمەنێک ئەگەر زۆر بژین 6 ساڵێک دژین، ڕەنگە کەمتر و زیاتریش، بەڵام کەسێک دەتوانێت ئەزمموی ژیانی خۆی لە یەک کتێبدا کۆکاتەوە. منی خوێنەر دەتوانم لە ماوەی 7 ڕۆژدا، لە ماوەی 5 ڕۆژدا سەرتاپای ژیانی ئەو کەسە ئەزمموی ئەو کەسە بخوێنمەوە و زۆر باشتر شارەزا بم. وەکو زانایان دەڵێن، وەکو یەک لەوانە عەقادە دەفەرمی من چەند ساڵێک لە تەمەنی خۆم زیاد کرد، پرسیاریان نەکرد عەقاد لەبەرچی زیاد کرد، فەرمی ئاخر کتێبی فلان و فلان و فلانم خوێندەوە. کاتێک تەمەنی ئەوانە دەخوێنی و ژیانی ئەوان دەبێتە ممارسێک لە بەخۆی بالضبط و دێتەوە سەر ژیانی تۆ و تۆ دەبی یەکەم کەس لە زانینی ئەو کەسانە و شارەزابوون لەو ئەزمونانی کە ئەو کەسە ینی پێیدا تێپەڕیوە. ڕەنگە من ئەزمونیەکەم نەبێت لە جوگرافیا، ڕەنگە من ئەزمونیەکەم نەبێت لە شارستانیەتی ئیسلام و ڕەنگە ئەزمونیەکەم نەوێت لە ئەڵمانیا بنمونە، بەڵام کاتێک کە دەچی باسی کتێبێک دەخوێنەوە کە باسی ئەڵمانیا یاخود باسی شارستانیەتی ئیسلامیە زۆر بە ئاسانتر لە ماوەیەکی کورتدا دەگەی ئەو سەردەمەوە ممارەسەی دەکەی و دەشیان خوێنیەوە و شارەزاش دەبی و هەم هەڵەکانیان و هەم ڕاستەکانیان دەستنیشان دەکەیت. بەڵێ کاک زامداری قادری، من هەزی مەدرسەی مەحدودە و دیاری کراوە، ساڵەکان پۆڵێن کراوە، ینی خوێنەر دەکرێت بە عەفەوی هەڕەمەچی بخوێنێ بۆن منە، ینی دەکرێت من هەست بە خۆی دابنێ ئیسفادە دەکات زیاتریان هەڕەمەچی چەندی کاتی بخوێنێتەوە یان کاتبەندی بۆ بکات. بەخۆی لە خوێندنەوەدا ینی ئەمە زۆر جاریانی باسی ئەو بابەتانە دەکەن کە خوێندنەوە پێویستی بە کات نییە، کات پێویستی بە خوێندنەوەیە. یعنی ئێمە چۆن ڕۆژانە مەسەرەن ممارەسەیەکمان هەیە لە ژیانی خۆمان ئیشە کارە و دەوامە هەرێک لەو شتانەی کە هەیە ئاواش وەختێکی محەدەد هەبێت بۆ خوێندنەوە. لەبەرچی لەبەرەوەی دەستنیشانکردنی کاتەکان بۆ خوێندنەوە کاتێکی یەکجار زیاترمان لەو دەگەڕێنێتەوە و هەروەها
تێپەڕبوونی ئەو ژیانە بە خەسار ناڕوە لەگەڵ ئەوەشدا زانینی ئەو کەسانەی کە چی دەخوێننەوە یعنی ئەوەی گرینگە ئێستا کە زۆر گرینگە ئەوەیە ئایا ئەو تەمەنە چی بخوێنێتەوە یعنی الحەمدوللا ئێستا کۆمەڵێک ڤیدیۆی زۆر هەن و کۆمەڵێک مامۆسانی زۆر بەڕێز هەن کە دەستنیشانی ئەو بابەتانە دەکەن کە بۆ ئەو تەمەنە چی گونجاوە بۆ ئەو تەمەنە چی باشە یعنی تەمەنا دەکەم خەڵک لە کتێبە ئاینەکانەوە هێدی قۆناق لە بەبەندی دایکان و باوکان بەسەرەتا یعنی ئەوان دەبێ ئەو قۆناغە بگرنەبەر منداڵەکانیان لە قۆناغە سەرەتاییەکان ڕافێر بکەن وەکو جەنابەت فەرموود هەر یەکسەر نا کە منداڵێک لە تەمەنێکەوە کتێبێکی دەکەتە بەردەست کە ڕەنگە ئەو کتێبە لە دوا ڕۆژدا ببێتە مایەی لادانی لە کۆمەڵێک پرانسیسپی ئەخلاقی لادانی لە کۆمەڵێک ینی تێنەگەیشتن لە ممارەسەی ئازادی تێنەگەیشتن لە کۆمەڵێک چەمک کە لە دواییدا ینی بەشکانەوە بەسەر خۆی و خێزانەکەیدا هەژمار بکرێتن بۆیە دەبێت دایکان و باوکان ئەو بەرپرسیارەتی هەر بگرن و مامۆستایان لە قوتابخانەکان ینی خۆیان هەم ڕۆشنبیر بن و هەم بشزانن بۆ چی بۆ قوتابیەکان پێشنیار دەکەن بۆ ئەوەی وەکو دەڵێ ئەها منداڵێکی بچووک ناتوانێت 20 کیلۆیەک هەڵبگرێ بەڵام دەتوانێت 2 کیلۆیەک هەڵبگرێ هێدی ئەو کتێبانە هەڵبژێرن کە لەگەڵ هەڵگرتنی معریفەی ئەو کەسانەدا بگونجێ ئامۆژگاری کاک زانداری قادری لە بۆ ئەوانەی کە ئەڵێ بە شێوەیەکی گشتی کە بخوێنەوە تا ئەوەی کە پێ بگەن و تێبگەن من هەموو جار دەڵێم بڕوا بفەرماوەسا ئەوانەی کە لەگەڵ کتێب ینی دەڵێ سەر و بەدەرێکیان هەیە تێدەگەن کە گرنگی خوێندنەوە گەڕانەوە لە بۆ ئەو سەردەمانە چەند گرنگە من نمونەیەک بێنمەوە ئەڵەیەک لە عاریفان پرسیاری لێ دەکەن بۆ لە مەجلیسەکانمان دانانیشی ئێستا ینی ها ئەگەر بزانی لە کۆندا مەجلیسی شەوچەرێ ئاوا هەبوو خەڵک لە دیوەخانەکان کۆ دەبەوە فەرمی وەڵی دانانیشم لەو مەجلیسانە دەچم لە خزمەت ئیمامی ئەحمەددا دەنیشم فەرمیان کەوا ئیمامی ئەحمەد ماوە فەرمی وەڵی بەتەمان بچم لە مەدرسەی غەزالیدا بنیشم وتیان کوا غەزالی ماوە فەرمی ڕاستە غەزالی نەماوە ئیمامی ئەحمەدەوە بەڵام کتێبەکانیان ماون من دەچم لە خزمەت ئەواندا دادەنیشن کتێب ئەو کتێبای هەرێک لەو زانای بەڕێزانە لێ هەرێک لەو لانەی کە هەیە چونە خزمەتی ئەو کتێبانە خزمەتی بۆن و هەناسەی ئەو زاتە مەزنانەیە بەڕاستی ئێستا زۆر زەرورە ئێمە لەو ژینگە پیسەی کە تێیدا کەوتوین لەو سەردەمەی ئێستا کە هەمووی بریتە لە شەڕ و شۆڕ و قەیران و ناخۆشی مەبگەڕێنەوە خزمەت هەناسەی پاچی ئەو زاتانە خزمەت ئەو بۆنی ئەو کتێبانە بڕابکە من زۆر جاریانی کتێبەکان دەکەمەوە تێربۆنی دەکەم ینی من لێت نەشارمەوە ساڵێکی تەواو هەرچی ئەکاونتی سۆشیال میدیا و هەرچی شتە هەموویم داخست تەنها خەریکی خوێندنەوە بوو ئێستاش دەڵێم خۆزگە بگەڕێتەوە دووبارە ئەو بکەمەوە لەبەر ئەوەی ئەوەندە ئاسوودەیی بە ڕۆحی ئینسان دەدا ئەوەندە تێکەڵی ژیان و ئەو سەردامانە دەکا کە خۆت دەتەوێت بڕابکە جاری وا بوو ڕێک لە شەڕی بەدردا بوو جاری وا بوو ڕێک لە شەڕی ئازادکردنی قادسیە و ئەو بابەتانی سەردەمی حەزەتی عومەری کوڕ خەتاب دابووم سەردەمی وا هەبوو داگیرکردنی هەولێر و هۆلاکۆ ئەو گەڕانەوە لە بۆ ئەو کتێبانە ڕێک دەگەڕێتەوە ئەو زەمانە ینی زانینی ئەو زەمانانە دووبارە ینی ئاسوودەیەکی وا بە مرۆڤ دەبەخشێت کە چاوکراوە بێ بۆ ژیانی ئەو ڕۆی چونکە ئێستا ئەو شتانەی بە سەرماندێ بە تایبەت لە کۆمەلگای کوردی دووبارەکردنەوەی ئەو هەڵانەیە کە لە مێژوو کردومانە خۆزگە ئەو لە مێژوودا وەربگرین بتوانین لە داهاتوودا ببێتە چرایەکی ڕووناک و پێش چاوی هەمومان پێ ڕووناک ببێتەوە چونکە یەک لە تعریفەکانی کتێب ینی کە پێ دەڵێن ڕووناچی چونکە کاتێک کتێب دەخوێنێتەوە ڕگەوەکو کەسەوایە کە چراگ لە پێشی بڕواتن زۆر باش من کاتم تەواو بوو ئەگەر شتێکم نابێت لە کۆتاییەک ناسپاس وەڵی ینی ئەوەندە کەیف خۆشم ئەوەندە دڵخۆشم کە باسەکەمان باسی کتێبە ینی پێم وایە بەرەکەت دازڵ دەبێت لە هەر شوێنێک کە باسی کتێب بکرێت زۆر سپاس دەکەین دەست خۆشبیا کاک زانداری قادری بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویست لە خزمەتی ڕێزدار جەنابی زانداری قادری بووین لە ماوەی ڕابردوو هەم وەکو نووسەر هەم وەکو وەرجێر لەمان کاشە هەم بەشداری شەوکو ناوەندی ڕەها لە پیشانگای نێودەوڵەتی وە خوێنەرێکی زۆر کاراشە ماشەڵڵا هیواداری کەوتەکانی بەرەزامی بێتە جێگەی سوود و کەڵک بۆم لە سپاسی بینەرتان دەکەین تا بێگەشتنەوە بەخواتان ئەسپێرم خوداتان